یعنی قادرە تەمەنم 12 ساڵە خاوەن پەیجێکم بە ناوی ئانیا هاندمێد نزیکەی ساڵێکە بێ دەستم کردووە بە چنینی ئەم کارانە. زۆر سیرکردنی ئەیپاد و ئەم شتانە زۆر بێزار بووم. ئیتر دەستم کرد بۆ چنینی ئەم کارانە و ئێستا خاوەن پەیجی خۆمم بە ناوی ئانیا هاندمێد. سەرەتا بۆ من هەستێکی زۆر خۆشە کە خەریکی ئەم ئیشانە ئەبم و ئیترا کە خاوەن پەیجی خۆتیت و بە ناوی خۆشتەوەیە و ئیتر کە مێشکە دەروون و یعنی مێشک و شتە بیر لە هیچ شتێ ناکەیتەوە خەریکی ئەم شتانەبی بۆ من هەستێکی زۆر خۆشە. یعنی بەجددی هەم مێشک لای پەیجەکە دەبێ یعنی بە مێشک و بە ئەم شتانە من هەرچەندە خوێندکارم لەپاڵ ئەم خوێندنەشەوە ئەم کارە ئەکەم و توانیمە پێداویستی ڕۆژانەشمی پێ دابین بکەم. من دایکم زۆر پشتیوانیم بوو کە من دەستکەم بەم کار و پیشە و ئەم جۆرە ئیشانی خۆم. پەیامم ئەوەیە بۆ ژنان و کچان با دانەنیشن چاوەڕێی یەکێ بکەن کە یارمەتیان بات، با دەستکەن بە جۆرێ ئیشێک حەز و ئارەزوویەک کە خۆیان لە مێشکیانە بێ دەستکەن بەم ئیشە. یعنی تۆ ئێستا شتێکی بچووکیش بێ کە خۆت پێ جوان بێ دروستیکەی بیفرۆشیتەوە تۆ هەستیت پەیجێ دروستکەی بۆ خۆت و دەستکەی بەم ئیشە بە پێی داواکاری خەڵکە. ئێستا بە مێشکی خۆشم شت دروست دەکەم و ئیتر خەڵکەکە داواکارێکی بە من بۆی دروست دەکەم و یعنی بەجددی من لەم تەمەنەیە کە ئەم ئیشاکەم ئەوەیان پێ جوانە. کڕینی شتەکانم و قسە جوانەکانیان و ئیتر ئەم جۆرە شتانە واکە من لەم ئیشە بەردەوام بم. من ناوم زەکە محەممەدە، دایکی ئانیام هەواڵی کە ئانیام ڕازی کرد بەم ئیشەیە بڵێن تەقریبەن ساڵێک نابێت یەک تۆ زمیرومان هەبوو لە ماڵەوە وتم ئانیا وەرە شتێکی پچکۆلە دروستکەین. هەر لە شتێکی پچکۆلەوەی تر وردە وردە دەستمان پێ کرد تا ئیشەکەمان گەورە کرد. ئەدەر ئەمەنە سەیری یوتیوب و شتێ کرد بە ئایپاد و شت بێتاقەت ببوو نێزانین چی بکە نەژە چوە دەرەوانێ بۆ ناو مناڵان هاوڕە شتیشی هەیە بەس نەئەچوو هیو ناچم. ئەدەر هێنمان کرد وتم وەرە لە ماڵەوە بۆ خۆمان شتە دروستەکەین. تر دەستمان پێ کرد مەجموعە شتمان دروست کرد. تر وای لە هات هاوڕێکی خۆم بە کوڕەکەمی وتبوو دایکت بۆ بەشداری فیستیڤاڵ و شتن ناکات چ ئیشەکە زانێ بە بیان هێنێ بۆ سەرفە بن. منش کە کوڕەکەم پێی وتم دایکە شتێکی وا هەیە بۆ شتەکانتان نابن بۆ فیستیڤاڵ. تمجا چۆن بچم دی فڵان کەس وای وتووە دەستی خۆش بێ ناوی دادا ئاڵەیە دی دادا ئاڵێ وتوتی شتەکان بێنن سبێنە لە پارکی ئازادی فیستیڤاڵە. یەکتم مێزەکەم بۆ بکرێ و بزانم چۆنە و چۆنێ ئەچین. وڵای یەکەم جاریشمان بوو کە چوین وڵای زۆر ئیسفایی زۆر بوو. ئێتر منش هانی کچەکەمدا زیاتر بۆ ئانیا وتم ئانیا جان وەرە من دەست پێ ئەەکەم تۆش لە دوای منەوە ئیشەکە بکەرەوە بزانین دەرئەچێیانە بەتەنیا من دەرەقەت نایەم. ئیتر وای لە هاو ئیشەکە ئەم جوانتر ئێستا ئەیکە. ئێستا من ئیشی ڕۆژانەی خۆم ئەەکەم مەجموعە شت بۆ ئەم دانە مەڵم ئەوە دروستکە. ئەتر بە دەستوری ئەوانەی خۆم ئەیانچنێتەوە دروستیانەکە. ئەتر پێداویستی ڕۆژانەی ئەو بێ ئی خۆم بێ مەجبورم چکە باوکی ئانیا نەخۆشە لە جیا کەوتووە مەسرەفیشمان قورسە تۆ دوو نەخۆش سێ نەخۆش بۆ خۆشم هەر نەخۆشم ئەتر مەسرەفیشمان گرانە. ئانیاش هەست کاتێ بیەوێ شتەکە دروستکات پرسیار لە منەکە ئەڵێ دایکە چی دروستکەم دا ئەنیشم لە پاڵێ یەک دەنگ دوو دەنگی بۆ ئەوەنمەوە لەبەر چاوی خۆی ئەڵێم ئەلە سەر ئەو شێوەیە بڕۆ بەردەوام بە. ئێتر تا شتەکە تەواوکە قیاسەکەم پێ ئەڵێ ئەگەر دەستەوانە بێ یان ئەگەر میلیۆنکە بێ یان هەشتێک بێت. تر قیاسەکەم پێڵێ کە تەواو بوو
خۆشم هینەکەی ئەڵقەوشتەکانی بۆ لێدەم و لەبەر چای خۆی ئەڵم با فێر ببێ. بەس من 5 ساڵە وەکو خۆبەخش چاودێری تایبەتم ئیئانیا چوم لە تەربیە وەرەقەم هێناوە بردومە بۆ قوتابخانەکەی لەگەڵ یا ڕۆژانە لەگەڵ چم بۆ مەکتەب وەکو وی لە مەکتەبم 4 ساعتی ڕێک بە دیارەوە بم تا تەواو بێت ئەنجا ئەشیبم بە عەربانە ژەهێنمەوە. من خۆم وەکو دایکێک قەت ئەوەم لەبەر چاو نەگرتووە بڵێم ئانیا کچێکی خاوەن پێداویستی تایبەتە یان ئازابی یابم یان ئازارم هەبێت هیلاکی کردبم. دایم ڕۆژانە هانی ئەوەم داوە چ لە ڕووی دەرونیەوە بێت چ لە ڕووی ئیشکردنەوە بێ لە ڕووی هەشتێکەوە بێ هەر یارمەتیم داوە و نەمهێشتووە بیر لە خۆی وەکە وا بزانە کە خۆی خاوەن پێداویستی تایبەتە. وەڵام من پەیامم هەیە بۆ دایکان کە هەز دایکێک ئەگەر دوور بێ مناڵێکی خاوەن پێداویستی هەبوو لە ماڵەوە چ کوڕ بێ چ کچ بێ فێری بەهرەیەکیان بکەن خۆی خاستن ئەم مناڵانە بەهرەیەک لە مێشکیانە هەیە ئەڵێ خوا دەرگایەک دائەخا دەرگاگە کاتەوە ئەتە بە حەز بەهرەیەک بێت شتێکیان تیا مەوجودە زیرەکیان بێت ئیشی دەستی بێت ئەتر حەز ئیشێک بێت توانیان هەر هەیە قەت ئەوە نەکەن بڵێن وەڵا ئەم مناڵە خاوەن پێداویستی تایبەتە و لێی گەڕێن با لە ماڵە لە سوچەکە دانیشێ دایم هانێوان بن کە ئیشێ بکەن یان نووسین یان خوێندن قەیچێکە با فێر بن یان بڵێ وەڵا خاوەن پێداویستی تایبەتە من نایبم بۆ مەکتەب بۆ نایبێ قەیچێک ئەو چی لە ساخەکان کەمترە بەس لەبەرەوەی لەسەر عەربانەیە نەخێن منەوە بۆ خۆم 5 ساڵە بە عەربانەی هێنمو ئەیبم بەخوا ڕۆژی وا بووە باران بووە هەر بردوومە ڕۆژی وا بووە بەفر بارەویوە هەر بردوومە گەرما بووە هەر بردوومە گوێشم پێ نەداوە بەخوا جارووە بۆ لایلۆنی ڕەشمێناوە تێم پێچاوە بۆی تەڕ نەبێ هەر بردووسمە و خوێندنەکەشی بەردەوامە شکۆرە.